السلام عليكم ورحمة الله. زانیاریەکمان بڵاو کردبووە لەسەر گەورەترین کتێب کە لە مێژوودا نووسراوە. ئەو کتێبە کتێبی یەکێکە لە زانایە دیارەکانی مەزهەبی حەمبەلی بە ناوی ئیبن عەقیل کە کتێبەکەی بە ناوی ئەلفونونە. ئەو کتێبە وەکو لە بۆمان دەجێڕدرێتەوە کە 800 موجەلەد بووە. جا پێمە خۆش بوو بزانین 800 موجەلەد دەکات چەند بە عەدەدی ئەو مەکتەبەی کە لێرە هەیتمان بزانین قەبارەکەی دەکاتن چەند. ئەمە بە ژمارە زۆر جار شتەکانمان جێ لێ دەبی، بەڵام بە بینین هەتا بە بینین نەیبینین گەورەیمان لە بۆ بە دیار ناکەوی. 800 موجەلەد ئەگەر بین حیسابی بکەین لەو مەکتەبەیەدا هەر قاتەی نزیکی 30 کتێبی دەگری، ینی هەر لە چەند قاتێک پێک دێتن هەر قاتەی 30 کتێب دەگری و تەقریبەن لە 7 قات پێکات و ئەگەر جارانیان بکەین نزیکی 180 کتێب دەکاتن. یعنی یەک مەکتەبە لە 2 بەش پێک دێتن. ئەلێرە 2 بەشی تێدایە. ئەو 2 بەشە ئەگەر یەک مەکتەبە گوتمان دەکاتن 180 کتێب، 800 دابەشی 180 کتێبی بکەین دەکات 4 مەکتەبە و نیو. یعنی دەبی 4 مەکتەبە حیساب بکەین لەو ڕوکنەی مەکتەبەک 2 مەکتەبە 3 مەکتەبە 4 مەکتەبە ئەو نیوەشی لەگەڵ حساب بکەین کە لە تەنیشت دیوارەکەی دەکاتن 4 مەکتەبە و نیو. یعنی ئیبن عەقیل توانیتی بەو قەبارەی کەوا لێتیان دیارە کتێب بنووسیتن لەسەرەوەی مەکتەبەکەی تاوەکو خوارەوەی مەکتەبەکەی. ئەوە بوو یەکێک لەو زانایە گەورانەی کە تاوەکو ئێستا نایناسن زۆر بەمان. ئیبن عەقیل ئەگە سەیری ژیاننامەی بکەین دەبینین تەمەنی 74 ساڵ بووە، بە نزیکەی 74 ساڵ ژیاوە. جا بێزگەلەوەی کە یەکێک لەو کتابانەی کە کتێبی ئەلفونونە 800 موجەلەدە و قەبارەکەی ئەوەندەیە، ئەدی ئەو هەموو کتێبە دیکەی کە نووسیت یەک لەو کتێبانە شەرحی ئیبن عەقیل لەسەر ئەلفیەی ئیمام مالکی کە 3 موجەلەدە، یەکێکە لە بەقووەترین کتابەکان لە زانستی ناحوو. یعنی جگەلەوەی کە عادەدی کتابەکان زۆر بووە، ئەوە نەبوو تەنها نووسیبیتی و بەقووەت نەبی کتێبەکان، بەڵکو کتێبێکی نووسیە کە تەحەدای هەموو نووسەرەکانی تر دەکات کە نەتوان لەو شێوازەیدا بینن. یەکێکە لە بەقووەترین کتابەکان لەو زانستەیدا، یعنی هەم لە کوانتیتی هەم لە کوالێتیدا پێشەنگ بووە. بەنسبەت ئەوەی کە بزانین ئایا چۆن ئیبن عەقیل توانیتی ئەو کارێ ئەنجام بداتن، سەیرێکی ژیانی دەکەین دەبینین وتەکی زۆر گەورە دەفەرموویەتن کە فەرموویەتی بە حەڵاڵی نازانم هەتاوەکو سەعاتێکی ژیانی خۆشم بەفیڕۆ بدەم. یعنی لێرەدا دەبینین ئەو کابرایە فەراغی نەبوو لە ژیانی، لە ئەنجامی نەبوونی فەراغ یەک چرکە و یەک سەعات و یەک ڕۆژی خۆشی بەفیڕۆ نەدات، جا توانیتی ئەو ڕێژە زۆرە لە کتێب بەرهەم بینی و بنووسیت. ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێتن نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ. داواکارین لە خوای گەورە یارمەتیمان بدە کە بگەینە ئاستەک نەک بتوانین کە 800 کتێب بنووسن لە ژیانمان، بەڵکو تەنها بگەینەوە ئاستێک کە بتوانین نیوەی ئەو کتێبەکە ئیبن عەقیل نووسیتی بتوانین بخوێنینەوە لە هەموو ژیانماندا. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاه.